سلااوان لێبێت نازانین گۆرانم لە مووسڵ ئەمە یەکەم جارە سەردانی مووسڵەکەم لێرە گەرباسی هەر شتێک بکەی ڕاستە خۆ لێتە پرسن باسی کام مووسڵەکەی مووسڵی ڕاست یان مووسڵی چەپ بەڕاستی ئەگەر سەردانی هەردووک بکەی پێ ناچێکە یەک شار بێت مووسڵی ڕاست تاوەکو ئێستا کاریگەری هێرشەکانی داعشی زۆر پێوە ماوە بەڵام مووسڵی چەپ وەکو شارێکە کە تازە نۆژەن دەکرێتەوە و وەشتی نوێ دەبینیت تەنانەت داواکاری خەڵکیش لە مووسڵی چەپ بەراورد بە مووسڵی ڕاست جیاوازە لێرە تا ڕادەیەک خەڵک زیاتر ئومێدی هەیە اینجا ئێمە ئەمڕۆ لێرە لە مووسڵی چەپ گەندێکی کورد میوانمانە پێکەوە گفتوگۆ لەبارەی کورد لە مووسڵ و هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەکەین. ناوم ئوسامە عەبداڵە تەمەنم 21 ساڵە دانیشتنووی مووسڵم یەکەم جار دەنگ بدەم بۆ انتخابی پەرلەمانی عێراق. ئوسامە پێش هەموو شتێک حەزەکەم لە گلەیەکەوە دەست پێ بکەم ڕاستە خۆ من کە پەیوەندیم پێوە کردی تۆ بە عەرەبی قسەت لەگەڵ من کرد لە کاتێکا تۆ کوردی هەوام زای عەرەبی ینی عەرەبیەکەش زۆر باش بوو بۆچی بە عەرەبی قسەت کرد؟ بەڕاستی ئێمە لەبەر دانیشتنمان لە مووسڵە لە ڕۆژی لەدایک بووینمان هەتا ئەوڕۆ ئێمە دانیشتنمان لە مووسڵە ئەوجا بیئەی مووسڵ عەرەبی زۆرترە لە کورد. ئیستا مەثەلەن ئێمە مەدرسەمان بە عەرەبیە زانکۆمان بە عەرەبیە بازاڕمان بە عەرەبیە ئەوجا عەرەبیەکەمان بەقەوەتر بیگە لەسەر کوردیەکەمان. باشە جگەل لە پەروەردەی خوێندن یانی پەروەردەی خێزان گرنگترین پەروەردەیە دوجار تۆ گەنجێکی کوردی ماڵەوە چ ڕۆڵێکیان هەبوو لەوەی کە تۆ کلتوری کوردی خۆت لەبیر نەکەی زمانی خۆ لەبیر نەکەیت؟ بەتەکید دەوری عائلە زۆر بەقەوەتە لە فێرکردنی زمان لەبەر ئەوەیە ئێمە زمانی کوردیمان لە فکر نەکردیە بەڵام بەهێز نییە وەکی جەماعەتی هەرێمی کوردستان کە کوردی لە مووسڵ بە تەکید ئەو هێزت نییە کە وەکو عەرەبی لە مووسڵ عەرەب زۆرترن لە کورد لە مووسڵ و ئەوەش تەسیرێک زۆر گەورەی هەیە کە من ئەمڕۆ بێمە بازار مثلەن 10 نەفەر نەدینم کورد لە بازار بە 100 نەفەر دەدینم عەرەب لە بازار. تۆ ئێستا هەستەکەی هەمان قووەتی هاوڵاتێکی عەرەبت هەیە لە مووسڵ؟ بەتەکید نا کورد لە پێشی داعش گەلێک زۆر بین لە مووسڵ و لە پێشی 2003 و 2004 کورد زۆرتر بین لە مووسڵ بەڵام ئەحداثی پشتی 2003 و ئەو چەکدارانی نەقانونی بین لە مووسڵ بین ئەوە یعنی تەسیرێک لەسەر ئەمن مووسڵ کردبی ئەوجا خەڵک کوردەکانی مووسڵ هیچ هەستیان بە ئەمان نەدەکرد لە مووسڵ. ئەبێ ئێستا بزانی مووسڵ پێویستی بە چییە ینی ئەبێت چ بکرێ بۆ ئەوەی ئیتر کورد بەهێز بێتەوە لە مووسڵ؟ بەڕاستی کە کورد بەقەوەتر بیت لە میسل پێویستی بە دەنگدانە دەنگدان زۆر گرنگە بۆ کە حکوومەتی کورد بەقەوەت بیت مەسەلەن ئێستا زۆر کاندیدمان هەیە هین کورد خۆیان هەڵبژاردەکەن بۆ ئەندامی پەرلەمانی عێراق ئەگەر کورد خومان هەمی چین بۆ دەنگدان و هەمی دەنگیاندا بۆ ئەو کاندیدەکانی کورد بەتەکید حکوومەتی کوردیش بەقەوەت دەبیت و کوردیش بەقەوەتر دەبیت لە مووسڵ. کاک ئوسامە باسی ئەو گەڕەکانم بۆ بکە هیچ گەڕەکێک هەیە بە دیاریکراوی لە مووسڵ پێشتر هەموو دانیشتوانی کورد بوو بێت بەڵام ئێستا زۆرینەی عەرەب لەوێ نیشتە جێبن؟ بەتەکید زۆر گەڕەکەکانی مووسڵ دانیشتوونی کورد هەبی لەوانە ئەو سیکی نەبیە بە عەرەبی دەگوتن سوق الأکراد ئەوە لە پێشی 2003 ئەوە کوردێک زۆری لێ هەبن بەس ئەو گۆڕانکاری ڕوویدا لە شاری مووسڵ هێلای زۆر کورد مووسڵی بەجێ بهێڵن و ئەو سوکە خۆشە بەجێ بهێڵن و زۆربەی زۆر عەرەب هاتنێرە و تۆ خۆت ڕۆڵی گەنج لە بەشداریکردن لە دەنگدان چۆن نەبینیت؟ شتێ نەگەشتم. ڕۆڵی گەنج لە بەشداریکردن لە دەنگدان چۆن نەبینیت؟ یعنی پێت وایە گرنگە گەنج بچێت دەنگ بدات؟ بەتەکید گەنج فئەی گەنجان لە هەمی گرنگترە لە مجتمع لەبەر ئەتوو پێ حسياقت كمثلا نواة المجتمع المرأة وبناء المجتمع الشباب ضرورية زور ضرورية كجنج بشتا انتخابات وبشتا دنقدان و دا تغييري كتابي كو تغييري يمد خوازين برارتي او دنق بدي براستي چۆن مرشحێکی باش هەڵەبژێری بەربژێرێکی باش بۆ مووسڵ هەڵەبژێری بۆی نوێنەری تۆ بێ لە پەرلەمانی عێراق؟
بەڕاستی کە اختیاری مرشح خود دەکەی پێویستە ئەو مرشحە هەبیت مافی یەکەم تشت خەلفیەک سیاسی هەبیت و پێ بگەت لە سیاسە یعنی بزانیت سیاسە چییە بزانیت پەرلەمان چییە بزانیت ئەتوو کە بچێ پەرلەمان مانای چییە یعنی ئەتوو شۆلت لە پەرلەمان چییە ئیشت لە پەرلەمان چییە ئەوە یەک دوو لە هەمیش مهمتر کە دەست پاک بیت دەست پاکی ئەوەش لە هەمی مهمترە بەستی چیە لە دەست پاک بێت مەبەستم ئەوەیە کە دزی و مزی نەکەت باشە متمانەت بە پرۆسی هەڵبژاردن هەیە متمانم بە دەنگدان هەیە و زۆریش پێت وایە هیچ گۆڕانکاریەک ئەکرێ ڕوو بدات لە ڕێگەی دەنگدانەوە بەڵێ گۆڕانکاری دەست پێ دەکەت لە دەنگدان یعنی ئەکستا گەر ئێمە دەنگ نەدەین ئەوانەی لە حکمن هەر ئەوانە دەمینێن هەر ئەوانە دەمینێن ئێستا گەر مەزەن بخوازین گۆڕانکاری بکەیت دەبیت ئێمە بچینە انتخابات دەبیت بچین کە ئەی کاندیدی کە باش بیت اختیار بکەین باشە ماڵەوە دەنگ بە هەمان ئەو کەسە دەن کە تۆ بڕیارەتیاوە دەنگی پێ بدەیت بەڕاستی مال ئێمە دەنگدان یعنی وەک بژی ینی هەریەک و ئەیە ئازادیە بە ئازادە بە ئازادە دەنگ بە کێ دەدات بەڵێ و ینی لە مال ئێمە دیموکراتیک بەقەوت هەیە بلێ بۆم باسکە بزانم چۆن فێری کوردی بووی بە خۆت وڵاتی 35 ساڵم لێرەمە فێری کوردی بووم بە بادیانی و سۆڵانیش آخر جەماعەتی کوردان زۆر بوون لێرە پێشترێ یعنی بخۆی بازاری کوردانەوە ئەڤەسی کا کوردانە هەمەش پێش بۆ بوو پیرێت ما بەسی کا کوردانە حتانۆکی ئەڤەسی کوردانە ئەکە ئەکتیڤێشتا پرسیار کرد کاچی کا کوردان بینە بەسی کا کوردانە فێری بادینی سۆرانی آخر زۆر قسەی دەکەم لەگەڵ ئەوانەی دێن لە دۆک و لە هەولێر لە سلێمانی زۆر کەم بۆتەوە زۆر کەمە ئێستا زۆر پێمان خۆش ئەگەر بگەڕێنەوە دەبابێنە بازار ئێستا لە خۆشی لێرە بکڕن ئەرێ وەڵا کاک ئوسامە باسی ئەوەی بۆ کردین هەندێک کات لێرە ینی کللتورەکە ناچاریانی کردووە زمانی کوردی لە بیر بکەن تو ئەوە چۆنە بینیت کە لێرە دراسە و هەموو شتێک بە عەرەبیە والله لێرە دەبی آخر ئێستا مەفروضە لە حکوومەتی ما هەر هیچ نەبی دووسێ مەدرسەی بۆ کوردان بەست حکوومەتی عێراقەوەیە حکوومەتی عێراق ئیبا بلێنی مووسڵێ حکوومەتی محلی مووسڵێ با دوو مەدرسە قوتابخانەی بکەنەوە یەک لەو لای لەک لەو دیوی قەنەعات بکەم کە عەرەبە زۆر جوان بە کوردی قساکەی والله چ بکەم پێم نارێ وها قسمەتیەوە فێر بووین عەرەب لێرە ستەم لە کورد ناکات نا ئیشو هەنیە ئێستا هەمووان پێکەوە کورد و عەرەب و مەسیح و شەبەک و یەزیدی هەمووان براینە لێرە بە کوردی بە بادینیەکان بڵێ بە سۆرانەکان بڵێ وەرنەوە مووسڵ گەلی جەماعەتی دۆکێ مە گەلێک پێخۆشە هەکاین هەمی بزەفرنە ماڵێت خۆ جەماعەتەوە میسلێ پێشتر میسل حی جەزایر یل ڕەخێدی هەمی زەفرنە ماڵێت خۆ میسل گەلە خۆشە میسل ئەمانە میسل شول هەیە هەمیشی خۆشین میسلێ کاکە گیان جەماعەتی هەولێرێ بە خاتی پێغەمبەری بگەڕێنەوە لە بۆ مووسڵێ مووسڵەکە خۆش بووە گەورە بووە جوان بووە ئەمانی تێدایە ئەم بازارە لە شەستەکان و پێش شەستەکانیشەوە بازاری کوردەکانە واتە چێشخانەکان چایخانەکان دوکانەکان خێرخوازەکان هەمووی کورد بوون بازارەکە بە کوردانەوە خۆش بوو سیستەمێکی جوانی هەبوو ئێستا چۆنە بەخوا باش نییە بڕیارت داوە دەنگ بدەی لە هەڵبژاردن واتە دەنگ بەکێ بدەم تۆ بڕیارت داوە بەخوا بڕیارم داوا بیبڕمەوە و دەنگ نەدەم بۆچی ئێنان و بژێویان لێ بڕیوی 2000 خێزانیان لێ دەرکردین وێرانیان کردین یەکەم شت ئەمە بازاری کورد و بازاری نەبیە هەموو پێکاتەکانی خەڵکی مووسڵ لێرەن هەمویان لێرە کار دەکەن و بژێ ژیانیان دابین دەکەن ئەم بازارە بازارێکی کەلەپوریە بۆچی بە عەرەبی قسە دەکەیت و تۆ کوردیت مو شغلة كردي انا عربة فرق نية فرق نية كردة عربة نەخێر مادام تۆ دەڵێیت ئەم بازارە هی کوردە و پارێزگاری لاوان دەکەی بۆ چ بە عەرەبی قسە دەکەی ئێمە لێرە جیاوازیمان نییە ئێمە هەمومان براین هەمومان پێکەوە دەژین هیچ جیاوازیەکمان نییە هەمومان براین کاک ئوسامە زۆر باسی ڕابردوومان کرد ئەمە ئێستا باسی ئێستا بۆ بکەی 2025 گەورەترین ئاڵنگاری لە پێش کورد لە مووسڵ چییە؟ بەڕاستی پێویستە بە کوردەکانی مووسڵ زمانی کوردی لە فکر نەکەن
وخۆیان ممارەسە بکەن لەسەر زمانی کوردی و پێویستە بە حکوومەتی عێراق و حکوومەتی بەغدا مافی کورد بدەن یعنی کورد لە مووسڵ چی پێویستە بۆی بکرێت؟ پێویستە مەراکز تەقافی کوردی بکەنەوە پێویستە کولیژەی زمانی کوردی ئەوە لە هەموو مهمترە ئەوە زۆر جا داوامان کرد لە پەرلەمان و داوامان کرد لە وەزیری تەعلیمی عالی عێراق داوامان کرد کە کولیژەی زمانی کوردی بکەنەوە لە زانکۆی مووسڵ و زانکۆی بەغدا بەڵام هیچ ئەیان نەدا. تۆ داهاتوو خۆت لە مووسڵ بینیتەوە؟ بەڵێ بەڕاستی شاری مووسڵ شارێکی استراتیجیە شارێکی پێکەوە ژیانە شارێکی یعنی حرەکەی زۆر لێ هەیە. ئەتوانی تەماشای کامێرە بکەیت پەیامی خۆت بنێرە بۆ پەرلەمانی عێراق بۆ ئەو نوێنەرەی کە بڕیارە دەنگی پێ بدەیت و بینێری بۆ پەرلەمان. داوا دەکەین لە پەرلەمان عێراق کە مافی کورد بەدەست بینێت کە مافی کە قەوەتی کورد بگەڕینەوە بۆ مووسڵ لە قەوەتی 2003 لە پێشی 2003 کە کورد چاوە بە قەوەت بی لە میسڵ داوا دەکەین لەیان کە کورد بگەڕێتەوە بە قەوەتریش لە پێشی 2003